ئەگەر بینینی ئەم دیمەنانە لای بەرپرسانی شار و وەبەرهێنەرەکانی سلێمانی ئاسایی بێت، لای ژمارەیەکی دیکەی هاوڵاتی و ڕۆژنامەنووس و چالاک و تەنانەت یاسایی و خەمخۆرانی ژینگە کارەساتە. چونکە تەخشان و پەخشانکردنی زەوی و شاخەکانی ئەم شارە بە پاساوی جێبەجێکردنی پرۆژە لەلایەن کۆمپانیاکانەوە جگە لە دەستێک بۆ دەوڵەمەندکردنی کۆمپانیاکانی حیزب و نزیک لە حیزب هیچ تەفسیرێکی دیکە هەڵناگرێت. لە نێوان ساڵانی 2022 بۆ 2025 ژمارەیەک پرۆژە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی سلێمانی جێبەجێکران کە کاریگەری ئەرێنیان بۆ کەمکردنەوەی قەرەباڵخی لە ناو شاری سلێمانی هەبوو. لەوانش یەکتر بڕی باخی بەختیاری، یەکتر بڕی ئارام، ئەندەرپاسی فاروق، بەرزە پردی حەبسەخانی نەقیب، ئەندەرپاسی والی و یەکتر بڕی تۆفیق وەهبی. بەڵام ئەوەی جێگەی تێبینی و ڕەخنەی چاودێران و تەنانەت هاوڵاتیانیشە پێدانی زەویە نایەبەکانی سلێمانیە بەو کۆمپانیایانە دەبری جێبەجێکردنی ئەو پرۆژانە. بە ناوی خۆی بەخشندە و میرەبان، خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی بەدواداچوون. بەدواداچوونی ئەم جارەم بۆ پێدانی زەوی یاخود فرۆشتنی بەشێک لە زەوی شاری سلێمانیە لەلایەن سەرۆکایەتی شاری سلێمانیەوە بۆ باڵێندەر و وەبەرهێنەرەکان لە بەرامبەر جێبەجێکردنی پرۆژە بۆ شاری سلێمانی. پرسیارە جدیەکەی بەدواداچوون ئەمەیە: ئایا حکوومەت ئەگەر تەنها لە ڕێگەی وەبەرهێنەرەکانەوە خزمەت بکات و خۆی پارە خەرج نەکا، ئەمە پێی دەوترێ حکوومەت؟ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەهۆی ئەم بڕیارەوە بەشێکی زۆر لە وەبەرهێنەرەکان سەرقاڵی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون و پرۆژەی جیاوازن لە بەرامبەر کارێکدا ئەو زەویانە وەردەگرن. هەر لە ماوەی ڕابردووشدا بەردەوام لە قەتپاڵی چیاکانی ئەزمەڕ و گۆیژە و ناوچە شاخاوەکانی دیکەی سلێمانی دەیان مەکاین دەبینن کە کۆمپانیاکان لە کاردان وەکۆی لە پشتی منەوە دەبینرێن و سەرقاڵی جێبەجێکردنی پرۆژەن کە ڕەخنەگران دەڵێن و شارەوانیش بەشێکی دانی پێداناوە کە ئەم وەبەرهێنەرانە زەویەکانیان پێدەدرێ لە بەرامبەر جێبەجێکردنی پرۆژەدا. لە بەدواداچوون دەکەین بزانین تا چەند ئەم بڕیار و ئەم هەنگاوە لە بەرژەوەندی خەڵکە یاخود ئەمەش کاسپیەکی دیکەیە بۆ کۆمپانیاکانی نزیک لە حیزبیان دەستە بەر کردو. لەگەڵماندا لێرەدا پرسیارە جدیەکە دێتە پێش: ئایا بەشێک لەو زەویانەی لە ناوچە شاخاوەکانی شار دراون بە وەبەرهێنەرەکان لە بری ئەو پرۆژانەیە؟ ئایا حکوومەت لەم نێوەندەدا چکارەیە کاتێک پارە تەرخان نەکات و لەسەر ئەرکی کۆمپانیاکان پرۆژەکانی جێبەجێ بکات؟ ئایا لە بری پێدان زەویە نایەبەکانی سلێمانی بە کۆمپانیاکان بفرۆشێتەوە سوودەکەی زیاتر نابێت بە شێوەیەک هەندێک پرۆژە تێچۆکەی نیوەی بەهای پرۆژەی کۆمپانیاکە نییە کە لەسەر زەویەکی شارەوانی بنیاتی نەبێت؟ نمونەیەک لەو پرۆژانەی سلێمانی کە لەلایەن کۆمپانیاکانەوە جێبەجێکراوە و لە بەرامبەردا سەرۆکایەتی شارەوانی سلێمانی زەوی پێشکەش بەلایانی جێبەجێکار کردووە. ئەمانن: یەکەم، پرۆژەی یەکتر بڕی باخی بەختیاری لەسەر شاڕەی پێشمەرگە کە لەلایەن کۆمپانیای دەواازەی گەرمیانەوە جێبەجێ کراو لە بەرامبەردا شارەوانی سلێمانی زەوی بە کۆمپانیاکە بەخشی. یەکتر بڕی ئارامیش بە گوشمەی 7 ملیار دینار لەلایەن کۆمپانیای ئینێرجی ترانزیشنەوە دروست کرا. یەکتر بڕی تۆفیق وەهبیش بە گوشمەی 12 ملیار دینار لەلایەن کۆمپانیای تراویلەوە دروست کرا کە بە هەمان مەبەست و ڕێگا بەڕێکرد. کۆمپانیای ڕۆژی نوێ کە خاوەندارێتی پرۆژەی نیشتەجێبوونی مارینا دەکات بە گوشمەی 6 ملیار دینار ئەندەرپاسی والیان دروست کرد. ئەندەرپاسی فاروقیش بە هەمان شێوە لەلایەن وەبەرهێنەرێکەوە دروست کرا و وەک دیاری پێشکەش شارەوانی کرا. بەرزەپردی حەبسەخانی نەقیبیش لەلایەن کۆمپانیای خۆرەتاو بە گوشمەی 6 ملیار دینار جێبەجێ کرا و ڕادستی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کرا. ئێستاش یەکتر بڕی شەوکەتی حاجی موشیر لە بەرامبەر زەوی و لەلایەن گروپی کۆمپانیاکانی هەڵەبجەوە دروست دەکرێت کە گوشمەکەی زیاترە لە 5 ملیار دینار. ئەمە یەکەم پرۆژەمان لەم جۆرە کە جێبەجێ کرا پرۆژە یەکتر بڕی باخی بەختیاری بوو کە لە ساڵی 2022 واتە لە دوای هاتنی ئەتوانین بڵێن سەرۆک شارەوانی سلێمانی نوێ بەڕێز لەیلاخان کە بڕیاریدا لە بری وەرگرتنی زەوی وەبەرهێنان یان فرۆشتنی زەوی یان لە 115 شارەوانی پرۆژەکانی زیاتر گەرمگوڕیەکی پێدا و پرۆژەکان زیاتر کەوتنە بواری جێبەجێکردنە. بەڵێ زیاتر ئەو پرۆژانەی کە ئێستا لە بواری جێبەجێکردندان بەڕاستی پێدانی زەوی وەبەرهێنانمان زۆرە کە وەگوتم بڕیارەکە لەلایەن ئەنجومەنی شارەوانی سلێمانیەوە دەردەچێت لە بری پێدانی زەویەک بە وەبەرهێنێک
پرۆژەیەکی پێجێبەجێ دەکەن لە ئێستادا ئەو پردەی ئێمە واتەیەکتر بڕی شەوکەت حاجی مشیر لەسەر ئەو بڕیارەی بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی شارەوانی سلێمانی کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە و لە ئێستادا لە 15 بۆ 20 پرۆژەکەمان تەواو کردووە هەر یەکێک لەو پرۆژانە کە جێبەجێ دەکرێت بەڕاستی هیچ سوودمەندبوونێکی شخصی تێدا نییە کەسی بۆ بەڕێز سەرۆک شارەوانیان بۆ جێگیری بەڕێز سەرۆک شارەوانی یاریدە دەرەکەی یان هەر یەکێک لە لێپرسراوەکانی شارەوانی سلێمانی تەنها خزمەتکردنە بە شاری سلێمانی و نێشتنی جەنجاڵی و قەرەباڵغیە کە دروست سەوێت لە شەقامەکان و شوێنە گشتەکانی سنتەری شاری سلێمانیە ئەم پرۆژانی کە جێبەجێ دەکرێت کەم تا زۆر بڕیارەکان بڕیارێکی تاگلایەنە نییە بڕیارێکی چەند کەسیە و بەتابەت لەلایەن ئەنجومەنی شارەوانی سلێمانی و دواتریش پێشخستنی پرۆژەکانیان پێدانی لەلایەن چەند کەسێکەوە کە لێپرسراون لە بەشەکانی شارەوانی سلێمانی لە دوای لێکۆڵینەوە و دیزاینکردنی ئەم پرۆژانە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە جا تایەتی پرۆژێ پێش پرۆژەیەک ئەخرێ بەڕاستی لەبەر گرنگی و ضرورەتی ئەو شوێنەیە بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژ بە پشتیوانی خوای گەورە چەند پرد و بەرزەپرد و ئەندەرپاس و شتێک هەیە کە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە یەک لەوانە ئەوەی سەهۆڵەکەیە شەقامی سالم و هەروەها پرۆژەی ترمان هەیە لەسەر شەقامی 6 مەتریکە ئینشاءڵڵا لە ماوەیەکی کورت تاکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەوەی من ئاگادار بم چونکە بەڕاستی بڕیاری عینەکان لەلایەن ئێمەوە نیە ئەوەی من ئاگادار بم لە بری پێدانی زەویە و بەرهێنێک ئینشاءڵڵا جێبەجێیە ئێمە جگەلەوەی یاسایەکی وەبەرهێنانی خراپمان هەیە کە پێویست دەمێ ساڵە پێویست بوو هەموار بکرێتەوانێ هاوکات ئێمە سەرمایەداری ئێمە چاوی لەسەر دروستکردنی یەکەی نیشتە جێبوونە بە پلەی یەکەم لەبەرەوەی لە هیچ چاوانێ پارێکی زۆر باشی دەسەکەوێ لە کاتێکا پێداویستی خەڵکی کوردستان بەو یەکی نیشتە جێبوونانە پڕ ناکرێتەوانێ چونکە ئەو یەکی نیشتە جێبوونانە گرانن و بە خەڵکیی فەرمانبەر بە خەڵکیی ئەوەی ژیانی مامناوەندیە پڕ ناکرێتەوانێ هاوکات ئەو سەرمایه‌دارانە ئێمە ئەوەی چاوێن لە یەکەی نیشتە جێبوونە چاوێن لە شوێنەکانی تر نییە کە دەستی کار بخەنە ئیشەوانێ دوو مەڕەوە کوردستان وڵاتێکی کشتتوکاڵیە بۆ بی لە پرۆژەی کشتتوکاڵی گەورە ناکەنەوە وڵاتێکی سیاحەیە بۆ بی لە پرۆژەی گەورەی سیاحی ناکەنەوانێ گرتویانە نەیان گرتووە بە یەکەی نیشتە جێبوون و گرتویانە بەپێی هەنێ ئامار تاسە لە کوردستانە 325,000 نیشتە جێبوون هەیە لە کاتێکا کوردستان هەرێمی کوردستانەوەی ژێر دەسڵاتی حکوومەتی هەرێمە 6,400,000 کەسە ئەگەر حکوومەتی هەرێم ڕاستەکە ئەگەر ئەم خاوەن کۆمپانیانەش ڕاستەکەن ئێستا حالیەن ئەوە ماوەی ساڵ و شتێکە زەوی دابەشەکرێ باشە بۆ یەکەی نیشتە جێبوونانە نایەن بە فەرمانبەران بە قەرزێکی ئەوەی پێوتە قەرزێکی سووک قەرزێکی نەرم قستەکانیان کەم لێ بسەنن و حکومت لە باتوی عەرزێکە یابایی چەند ملیۆنە بە ئەو پێشەکەی بۆ با بە کۆمپانیەکان و ئەو چێشەش حەلەبێ هاوکات ئێمە لەو چێشەش حەلەبێکە ماوەیەکە لە ناو میدیای کوردیا باسەکرێ ئەوش مەسەلەی تعریبکردنەوەیە کە زۆری ئەو یەکەی نیشتە جێبوونانە لەبەر زۆریان لە خەڵکی عەرەبەی کڕێ بەهۆش تۆ فەرمانبەرێکە خەیتە ناو شوقەیەکەوانێ کە هەموو پێداویستیەکانی ژیانی تایە لە کاتێکە ئەو زەویانەیە دێ بە فەرمانبەری کوردستان هەمووی بەدەیان کیلۆمەتر لە دەرەوەی سنتەری شارە ئەمە خاڵێکیانە خاڵی دووەمیان بۆ مەسەلەی ژینگەی کوردستان و بە تایبەتی بۆ سلێمانی ئێمە گۆیژە و ئەزمەرمان هەیە و چەند شاخێکی دگڵە زەردە و بەشی باشوورمان هەیە شاخی گۆیژە و ئەزمار بەپێی هەموو توێژینەوە زانستیەکان بابچنە زانکۆکان سەیریکەن بابچنە کۆلیژی زراعە سەیری بکەن شاخی گۆیژە ئاوی لە بێستان سوورەوە گلەیاتوانێت هەتاوەکو پیرەمەگرون شوێنێکە بۆ پاراوکردنەوەی ئاوی سلێمانی کۆن یەکێتی نیشتیمانی کوردستان حکوومەتی خۆجەیی سلێمانی شەریکێکی ئەڵمانیان هێناوە ماستەرپلانی کردووە لە 2008 و 9 ماستەرپلانێن بۆ داڕژە بۆ سلێمانی چۆی شوێنێک بە مەحرەم بێکە یەکەی نیشتە جێبوونی تیا بکرێ و چۆی ببێت بە شوێنی یەکەی نیشتە جێبوون یەکێ لەو شوێنانەی کە پێویستە پارێزراو بێ ئەزمەڕ و گۆیژەیە ئەزمەڕ و گۆیژە پێویستە پارێزراو بێ و ناوچەی سەوز بێت جگەلەوەی شوێنی گلدانەوەی ئاوە بۆ سلێمانی هاوکات شوێنی کەش و هەوای جوانی سلێمانی و جێگۆڕچێک ئاو هەوای سلێمانیە جگەلەوە شوێنێکی کەلتوریە لە سلێمانیا کەم شاعیر هەیە نەک لە باشووری کوردستان لە پارچەکانی تری کوردستانیش گۆرانیان یان گۆرانی بێژ یا شاعیر شعر و گۆرانیان بۆ گۆیژە و ئەزمەڕ ڕاوەتی بێ ئێستا ئێمە لە گۆیژە و ئەزمەڕ تێنە پەڕین سەرچناریشی چۆتە سەر کە ئەمە بەڕاستی کارەساتە و ئێمە قەناعەتمان وایە ئەکرێ سلێمانی ڕێڕەوی ئەو ڕێچکەی هەولێر نەگرێتە بەر
جێکەوتەی جوغرافی سلێمانی زۆر جیا لە جێکەوتەی جوغرافی هەولێر هەمووی دەشتە هەرچەنە بۆ خۆشی ئەو هەموو کۆنکرێتی لە هەولێرەکە هیچی تەبیعینە لە ڕژنگەیەوانێ ئەوەی تەبیعیە لە ڕژنگەی و ئێمە سلێمانیە توانین بکەین بە شارێکی سەوزی زۆر جوان بەڵام جێگەی داخە دەسەڵاتدارانی ئێرە حکومەتی خۆجەی ئێرە ئەوەنە بیرەکەنەوانێ لەوەی کە قازانجیان دەستکەوێ ئەوەنە بیرەکەنەوانێ کە بە شێوە لە شەکان تەقلیدی هەولێرکەنەوە وازان بینا زۆر مهمە ئەوەنە بیر ناکەنەوە ئێمە کەشەوایەکمان هەیە ئێمە جێکەوتێکی جوغرافیمانەیە کاتوانین سلێمانی بکەین بە شوێنێکی سەوزی گەشتیاری زۆر جوان. گروپی کۆمپانیەکانی قەیوانیش ئەرکی دروستکردنی شەقامی 100 مەتری سلێمانیان لە ئەستۆ گرتووە هەرچەندە بودجەکەی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە تەرخانی بۆ کراوە بەڵام بەپێی زانیاریەکان پرۆژەکە لەسەر داهاتی ناوخۆی سلێمانی جێبەجێ دەکرێت. ئێستا پرسیارێکی دیکە دێتە پێش کاتێک سەرۆکایەتی شارەوانی سلێمانی هێندە پشت بە کۆمپانیەکان بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی دەبەستێت ئەی داهاتەکەی چییە و لە چیدا خەرجی دەکات. سەرچاوی داهاتی شارەوانی سلێمانی 5 ڕێگای سەرەکیە. یەکەم داهاتی لە 115 شارەوانی، دووەم داهاتی دانەوتی سنووری پارێزگای سلێمانی، سێەم فرۆشتنی زەوی، چوارەم بودجەی پەرەپێدانی پارێزگاکان، پێنجەم پێدانی زەوی لە بەرامبەر پرۆژە. بەپی زانیاریەکانی پەیام پشکی شێری داهاتی شارەوانی لە خاڵی پێنجەمدا کۆ دەبێتەوە ئەمە جگەلەوەی داهاتی لە 115ەکەی بەشێکی بۆ نۆژەکردنەوەی شەقامەکانی ناوشاری سلێمانی بەکاردێنرێت. توانا بەهادین بەرپرسی بەشی ئامێرەکانی شارەوانی سلێمانی بۆ بەرنامی بەدواداچوونی کەناڵی پەیام دووە وتی پێشوەرزی گەرما جێگیری سەرۆکی حکومەت زیاتر لە ملیارێک دیناری بۆ تەرخانکردین ئێمەش بەشێک لە داهاتی لە 115ەکەمان قستە سەری و نۆژەنکردنەوەی شەقامەکانمان لە سلێمانی دەست پێ کرد تا ئێستا تەنیا لە 150مان تەواو کردو. ناوبراو دەڵێ ئێمە وەک شارەوانی لە خزمەتەکانمان بەردەوامین بەڵام داهاتی سەرۆکایەتیمان سنووردارە و هەر لەبەر ئەوەیە ناتوانین خواستی لە 100% هاوڵاتیانی شارەکەمان جێبەجێ بکەین. وەکو شارەوانی سلێمانی خۆتان نەزانن و هەموو میدیایەکیش شایەتیەوەمان بۆ ئێمە بەردەوامین لە کارکردن و نۆژەنکردنەوەی شەقامەکانی شاری سلێمانی بەو داهاتەکەمی کە لە بەردەستمانایەت لەگەڵەوەی کە گرفت زۆرە داهات نییە بەڵام ئێمە ئەم کارانی خۆمان لەسەر داهاتی لە 115 داهاتی سەرۆکاتی شارەوانی سلێمانی ئەم کارانە ئەنجامین یعنی بەداخەوە ئێمە دەرخستەمان زۆرە داواکاریمان زۆرە لە ئاست طموحی شاری سلێمانیان نییە ئەویشەی ئێمەیکەین بەڵام گرنگەوەی ئێمە نەوەستاوین لە خزمەتکردنی شاری سلێمانی بەڕاستی داهات نییە بودجە نییە بۆ چاکردنەوەی ئامێر بودجە نییە بۆ کڕینی سوتەمەنی بەڵام خۆشبەختانە سەرۆکاتی شارەوانی سلێمانی ئەو داهاتی هەیە لێرەوە مێ سپاسی بەڕێز سەرۆکی شارەوانی کەم بەردەوام پاڵپشتی ئەم تیمەی ئێمەیە لەسەر و داهاتەکەمی کە هەمانە بتوانین بۆی بەردەوامی بەم کارەمان بین بەردەوام بین لە نۆژنکردنەوەی شەقامە سەرێکەکانی شاری سلێمانی ئەم ساڵ گرنگجیمان بەیاوە زیاتر شەقامە سەرێکەکان لەبەرەوە شەقامە سەرێکەکان هەموو هاوڵاتیەکەم و شۆفێرێک بەکارێنە خۆی لە ڕاستیە ئێمە ئەبێ ڕازگۆ بین لە ساڵی 1940 ڕێکخراوی پاراستنی سروشتی جیهانی دروست بوو کە باڵێن مقڕەکەی لە سویسایە IUCN یەکێک لە ئامانجە گرنگەکانی ئەم ڕێکخراوە ئەوەیە کە پارێزگاری لە ناوچە سروشتەکان کرێ بە سروشتی خۆی نەهێڵڕێ گۆڕانکاری تیا بکرێت چکە هەرکاتێ تۆ ناوچەی سروشتیت کرد بە ناوچەی نیشتنی ینی ئامانجەکەت ناوچەی نیشتنی بێ ئەوە بە دڵنیاییەوە یعنی با بڵێن ڕەوشەکەی لە ڕەوشێکی سروشتی ئەگۆڕێ بۆ ڕەوشێکی دژواری نیشتنی کە چەندەها کاریگەری تێکرێت ئەمە لەلایەک ئەنج دوایەوە کە تۆ ئەمە ئەگۆڕیت ینی ئەو کاتە ڕەوشی ژینگەی لۆکەڵی و هەنتا ناوچەگەریش بە نسبەت ناوچەکەەوە ئەگۆڕیت ئەمە شتێکە ناتوانانی بگۆڕی چکە تۆ تۆپۆگرافی ئەگۆڕیت ئایا بەرزەکەی تۆ دای ئەگریت ئەبێ ئەو ڕاستێ بزانانی کە ئەم تۆپۆگرافی ئەگۆڕیت گۆڕان لە چینە تەکتۆنیەکان ئەکەیت هاو با بڵێن گۆڕان لە باڵانس ئەکەیت گۆڕان لەو ڕووەکە سروشتیانە ئەەکەی کە با بڵێن ڕووەکی ئەو ناوچەیە لەسەر ئەو ناوچەیە ئەدەپتیان کردووە گۆڕان لە ڕەوشی هایدرۆلۆژی ناوچە ئەکەیت کە با بڵێن ڕیچارجی ئاوی ژێرزەویت ئەبێت کاتێک کە تۆ چینە تەکتۆنیانە ئەشکێنیت ینی ئەمە ڕێچکەی ئەو ئاوانە تێکەیت کەواتە ینی بەدەل لەوەی کە من ئاماژەم پێکرد ینی گۆڕانکاری
ئەکرێ سروشتی و ژینگەی لۆکەڵی لەگەڵیشیان ناوچەگەری ببێت چونکە دەیان لێکەوتەی قورسی لێ ئەکەوێتەوە یەکێک لەوانە گۆڕانکاری لە با بڵێن هەڵکەوتەی جیۆلۆجی ناوچەکە لە چینە تەکتۆنیەکان ئەکرێ ئەمە بێتە هۆکاریەوەی کە بوو مەلەرزە دروست بێت بە دلیلی ئەوەی کە حەچی ئەو ناوچانەی کە کانیان تیا بووە کە وەکو مەبەست بۆ ئامانجی کان بەکار هاتوو ئەو ناوچانە بوو بە ناوچەی گۆست ینی شوێنێک کەیتر ژیان ینی مەحاڵ بووە کەواتە کاتێک کە ئێمە دەستکاری ناوچەیەکی سروشتێکین کە تایبەتمەندێتی خۆی هەیە ئێمە سروشتی خاکەکەیە گۆڕین ئەو خاکە لەسەر دەقی خۆی ناڵین بۆ ڕووەکە سروشتیانەی کە بوونی هەیە ئەو کانزانەی کە لە خاکەکەی هەیە گۆڕانکانی تیاکەیت بەدەل لە با بڵێن تایبەتمەندێتی خاکەکە گۆڕان لە چێکی ڕێچکەی ئاوەکان گۆڕانکاری بەسەرێن ڕۆچکەی ئاوەکان ئەو بۆ هۆکارە ئەکرێت ئەو با بڵێن کۆمەڵگە ڕووەچەی کە تۆ لە هەوێت هەتە ڕاستە لە هەندێک ناوچە ڕوتەنیە و بەڵام لە هەندێک ناوچە ئیمتیداتی هەیە کە پێکەوە وابەستن ئەمۆکو ئیکۆستمێک پێکەوە وابستن ئەو کاتە بە حیاتی ینی با بڵێن پلان سەکسێشن ینی تەعاقوبی ڕووەکی ینی بە ئامانجی خۆی ناکات کەواتە تۆ ینی بەم کارە ئەجا لە کارکردن بەدەل لە ڕەهەندی با بڵێن هێن هایدرۆلۆجی کەوتمان ڕەنگە ئاڵوگۆڕی بکەیت لە ڕێچکەی ئاوەکانە چکە سروشت ڕێچکەی ئاوی سروشتی بۆ خۆی دروست کردووە کاتی ڕیچارجی ئاوی ژێزوی کە تۆم ڕێچکانت گۆڕی ئەو کاتە لەوانەیە فێزان بێ ڕاماڵینی زیاتر بێ لافاو زیاتر کاریگەری بێ ئەو کاتە ئینهیارات بێت ئینهیارات تۆ مثل لە ناوچەیەکی بڕیوە ژێریت بۆش کردووە ینی بەبەستە لە بنیا خانوو بکەیت ڕەنگە ئەمە ینی دارمان بەخۆی بینێت کەواتە ئەمانە هەمووی ینی لێکەوتەی مەترسیدارە کاتێک کە تۆ ناوچەیەکی سروشتی ئەکەی بە ناوچەیەکی نیشتنی ئەمە ڕێکخراوی سروشتی جیهانی ئاماژەی پێکە ئەو ڕێکخان لە 1940ەوە دامەزراوە کە بۆ ئەوەی کە وڵاتەکان بە ئاگا بێنێ هیچ کاتێک دەست نەکەن بۆ دەست نەبن بۆ ناوچە سروشتەکان چکە ناوچە سروشتەکانمان ئێمە بایۆدایڤەرسیتی خۆی هەیە ینی بوونەوەری خۆی هەیە ئەمانە هەمووی سەر لێشێوا ئەبن با بڵێن لانەکەیان تێگەچێ دووچاری کۆچکردن ئەبن ژیانیان بەرەو هەڵدێر ئەچێت ینی تۆ ڕاستە ئەگەر ڕۆکێکی پێوە نەبێ ئەمڕۆ ڕۆکێکی وەکو دەرکەوتو پێ نەبێ بینەما چەندەها باڵندە و چەندەها بوونەوەر و چەندەها زیندەوەری ژێر ئاوت هەیە ئەمە مارە بوونەوەرەکانی ترە لە ژێر ئاو لەو نەوچانە ئەژین دوایەوە لێەوە ئەو چینە تەکتۆنیانە لەسەر دەقی خۆی و باڵانسی خۆی وەرگرتو ئەکرێت کاتێک گۆڕانکاری تیاکەی لەم چینە ئاشکانی تاکەی و کاتە بوومە لەرزە لە ناوچەکەتا هاوسەنگی تێکچێ و بوومە لەرزە بێ لە ناوچەکەتا ڕوەبێت کەواتە ینی ئەگەر ئێمە ڕاستگۆ بین ینی ئەمە ینی بەجددی ینی کارێکی نابەجێ و ناتەندروستە کە ئێمە سروشتێک گۆڕانکاری تیا بکەین سروشتێک کە هەڵکەوتێکی تایبەتی هەیە باڵێ من کاریگەری گەورەی هەیە لەسەر ڕەوشی ئاو هەوای سلێمانی لەسەر بە تایبەتی پلەی گەرما سروشتێکی جوانی و دیمەنێکی جوانی بۆ شارەکە ڕخسانەوە و ئەم سروشتە جوانەی کە ینی مڵک و ماڵی هەموو لایەکمانە ئێستا تۆ ئەیکەی بە ینی جێگە و لانە و شوێنی ئۆتۆمبیل بۆ کۆمەڵێک کەسان ڕەنگە ئەو کاتە ئەو خەڵقێکی ئێستا ینی ئەگەر ناوبەناو ئەو هەلەی هەبێت سەردانی ئەوێ بکە بۆ گەشتێکی بچووکی تیا بکە ئەو دەرفەتەش نەمێنێت ئەمە ڕاستیەکە ئەمە پێی لێ بنین سری کە بە ڕاستیەکەی بیڵین ئەوش ئەوەیە سلێمانی جێکەوتەکەی جیایە جێکەوتەکەی لاچێشەیە سلێمانی یعنی لێرەوە بەرەو ڕۆژەڵات ڕۆشتووە بەرەو ڕۆژ ئاوا ڕۆشتووە باکوورەکەی گۆژێ و خواریشەوەی گڵەزەردە و شاخەکانی قەراخن بە هیچ جۆرێ ڕەوانییە کە تۆ بێی لەسەر حسابی سەوزایی سلێمانی لەسەر حسابی ژینگەی سلێمانی تۆ بێی زەوی هەڵکشی بۆ سەروانێ ئەسڵەن کۆمەڵی بڕیاراتی کۆن هەیە لە سەردەمی دوو ئیدارەیە بڕیاری مامجلال هەیە بۆ نمونە کە وەکو ئەو دەمەوە وەکو دوو سەرۆکایەتی ئێرەم کاک مەسئول لەو مامجلال لێرە کە بە هیچ جۆرەکەی نیشتەجێبوون لەسەر جادەی شەزمەتی لە بناری گۆژە نەکێ ئێستا یەکەی نیشتەجێبوو نەکێ کوڕی مەسئولی خۆشانەی کات باشە بە هیچ جۆرێ کۆن قەرار هەبووە کە هیچ بینایەک ئەگەر بیناکان بازرگانی بن کە ئەبێ زوربیان ئەوانەی بناری گۆژە یا بازرگانی بن یا سیاحی بن ئەوەی سەرجادەکاڵم تاعاً بنارەکەینا پێویست بۆ لە 6 قەر زیاتر نەبێ بەڵام ئێستا سیقات و چڵقاتی تایە وە چۆرتە ناو بناری شاخەکەوانێ ئەمە چێ بەرپرسەری من کامل قەنەعاتمەیە ئەگەر یەکێتی نیشتیمانی کورسانیا ئیداری خۆجەینی سلێمانی ئەگەر بیانەوێ ئەم شارە تەبیعی بکەنەوە سروشتی کەنەوە گرنەوە هیچ نەبێ بۆ قەرارەتەکانی سەردەمی مامجلال بەڵام بەڕاستی ئێستا تەماحێکی ئابووری گەورە هەیە لە یەکەی نیشتەجێبوونە و لە کاتێکانی یەکەی نیشتەجێبوونیش بۆ زانینن لە کوردستانە زیاد لە لزومە با من ئامارێکت پێ بڵێم
لە سلێمانی لە یەک بینایی گەورەی نیشتە جێبوونە کە ئاخوو چەند شوقەی تیاابێ 51 کەس لە سلێمانی جێبێتەوە مامەنا و باقیکەم و چۆڵە لە هەولێر و دوهۆک نیسبەکە زیاترە هینا نیسبەکە کەمترە یعنی ئەوەی من بزانم لە هەولێر وابزانام 42 لە هەولێر 42 وابزانام لە دوهۆک 34 ئێتر باقیەکەی چۆڵە ئەم چۆڵە چێ پڕێکاتەوە یا خەڵکی دەوڵەمەند یا عەرەب خۆخ مۆزەفێکی فەقیر کە 30 ساڵە خزمەتەکە ئەوانە پڕی ناکەنەوانێ لەبەرەوە ئێمە باڵانس نییە لە گەشەکردنی کوردستانە لەو ڕۆژانە من لە کۆڕێک بووم لە زانکۆی سلێمانی باز لەواکرا کە 35 ملیار سەرمایی یەکەی نیشتە جێبوون لە کوردستانە وە پێویست دەستکاری ئەمە نەکەین و ئەمە سەرمایەکی گەورەیە سەرمایەکی گەورەیە بەڵام خۆیەکەی قانونی وە بەرهەمهێنان کە بیان لە یەکەی نیشتە جێبوون کردەوە بۆ ئەوەی کرێچێتی نێڵن بۆ ئەوە نەیان کرد کە کۆمەڵی خەڵک دەوڵەمەندکەی ئەوەی لە کوردستان ئاکرێت کۆمەڵی خەڵکی ناو هەم سەرمایەدار و کۆمەڵی خەڵکی ناو حیزبەکانیان دەوڵەمەند کرد بەڵام لە دوایین کاریشدا بە مەبەستی دروستکردنی پرۆژەیەکی گەشتیاری لە بەشی زیادکراوی پارکی هەواری شار لە شاری سلێمانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی نزیکەی 2000 دۆنم بە کۆمپانیایەکی جێبەجێکار دەدات. بە پێی زانیاریەکانی پەیام لە بەرواری چواری سەی 2026 بە ئامادەبوونی سەرۆکی فەخری ئەنجومەنی شارەوانی سلێمانی قوبات تاڵەبانی داواکاریەکەی کۆمپانیای جێبەجێکار بۆ دروستکردنی پرۆژەی بەهەشتی ئەزمەر پەسەند کردووە. ئەم تەرخانکردنش لە هەمبەر تەواوکردنی شەقامی سەڵتمەتی سلێمانی بووە بەو ئەندازەی ڕێگاکە دەکەوێتە سنووری پارکی هەواری شار. پرۆژەی بەهەشتی ئەزمەر پێک دێت لە دروستکردنی بەنداو، شاری یاری منداڵان، باخچەی ئاژەڵان، ئەکوا پارک، فێلای گەشتیاری، هۆتێل بە شێوەی ئاسۆیی، سینەما، یاری گۆڵف، کۆمەڵگەی وەرزشی، ئەسپ سواری، تاوەری بینین و شوێنی گەشتیاری مانەوە لە سروشت بەڵام بەپێی نووسراوەکە زەویەکە نابێت بۆ یەکەی نیشتەجێبوون بەکاربهێنرێت. پسپۆڕێکی بواری ژینگەش دەڵێ پێدانی زەوی لە بەرامبەر دروستکردنی پرۆژە بێ خوێندنەوەی زانستی کارەساتی ژینگەی دروست دەکات. هەر ناوچەیەکی سروشتیت کرد بە ناوچەیەکی نیشتنی یعنی ئەوە گۆڕانکاریەکی ڕیشەیت لە با بڵێن هەڵکەوتەی ئەو جێگەیە کرد ئەو کاتە بە دەیان و دەیان کارسا ئەی دوو ڕۆژێکە ینی دەیان و دەیان ئۆتۆمبیلە بێتە ئەوێ دەیان و دەیان کار و چالاکی جیاواز ئەبێتەوێ بۆی کە خەڵکەکە ئاسوود دەبێت ئاویان بۆ ڕاکێشیت ئەمانە ئەکەیت ئایا ڕێچکەی ئەو ئاوە سروشتیانەی کە ڕیچارجی ئاوی ژێرزەوی ئەکا ینی بەمە کاری تێناکرێت ئایا ئەو هەڵکەوتەی کە هەڵکەوتووە بەڵەنسی مەسەلە کەش و هەوای شاری سلێمانی ڕاگرتووە وای کردووە کە جیاوازی پستان لە بینی خوار و سەروی سلێمانی دروستکە بۆی کە جوڵەی هەوا بێ ئەمە گۆڕانکاری تیان ناکەی یعنی ئەمانە گۆڕانکاری تێکەن دوایەوە ئێمە ڕوەکمان هەیە ڕوەکمان هەیە وەکو ڕوەکی بەڕوو لەسەر بەردی ڕق ئەتوانێت لە هەموو ناوچەیەک و سروشتێک بڕوێ ئەو دارستانانەیە کە ئێستا بوونی هەیە لە دامێنی بەسەلەچیای گۆژە و ئەزمەر هۆ کاتی خۆی ئەم دارستانە نەبووە بەڵام حکومەتی عراقی لە کاتی خۆی بایەخی پێەیە ساڵ بە ساڵ ینی با بڵێن خڵوتی کەنتۆری دروست کرد و ریزی دارستانی دروست کرد حسابینێ ئەو دارستانان لەسەر سروشتی خۆی گەشیان کردووە و سەوزایەکی جوانیان فراهەم کردووە بە ناوچەکە لەگەڵیشە لانەی چەندەها ینی ئاژەڵ و باڵندەیان دروست کردووە ئەکرێ ئەو ناوچانش بە هەمان شێوەی ئەو دامێنە ینی با بڵێن ڕیزی دارستانی لێ بکرێت ئەو دارستانانە بەرگری مەسەلە بێئاویە گرن ئەتوانن لە قوڵایی زۆر ئاوی خۆیان گەرنتی بکەن بەڵام لە کاتێکا سروشتێکی جوان زیاتر بۆ دیمەنەکە ڕخسێن بەڵام ئەگەر تۆ ناوچەی سروشتیت کرد بە ناوچەی نیشتنی نەخێر ئەوە ئەیکەی بە ینی وێرانکردنی تیاکەی چکە تۆ هەموو چالاکیی تیا بنیا دەدەی ینی مرۆڤ زانی چەندەها چالاکی جیای ئۆتۆمبیلی هەیە شوێنی تایبەتی هەیە شوێنی ئاوی پاشەڕۆی هەیە بەڵام ئێستا بەو سروشتیە ینی ئەو ناوچەیە تەنها بەفر و بارانی لێبارێ بەڵام کە تۆ ئەو ینی مرۆڤت بردە بە چالاکی جیاوازەکانیەوە چالێکی هەڕەمەچەکانەوە ئەنوا مەسەلە پاشەڕۆی هەیە پاشەڕۆی ئاوی هەیە پاشەڕۆی ڕقی هەیە مادەی جیاوازی هەیە فرەیە کەواتە تۆ
ینی سروشتی ناوچەکەت گۆڕی و پێکاتەی ینی سروشتی ناوچەکەت گۆڕی و هەمووی دووچاری پیسبوونی جیاواز کرد بەو هۆکارە ئەبینی لە ماوەی ینی با بڵێن درێژخایانە ناوچەکەت ئەبێ بە ناوچەیەکی زۆر کارتێکرد لە شاری سلێمانی هەر کاتێک ئەو ناوچەیە ئەڵێن ئەگەر ڕۆڵی هەبوو بێ بۆی کەشنگەیەکی تایبەت کەشوهەواشی تایبەت بۆ شاری سلێمانی بڕەخسێنێ ئەو کاتە ڕەنگە ئەوەی وەکو لەسەر دەقی خۆی نەمێنێ ئەوە بەدەر لەوەی کە تۆ چینە تەکتۆنەکان کاتێک با بڵێن شێواندن ئەکرێ ڕاماڵین ببێ دەرئەنجامی بەفری زۆر بارانی زۆر ئەو جێگیانەی کە داتاشراوە با داتاشراوە هیچ ئیسنادێکی نییە ڕاگرێکی نییە ئەو کاتە دارمان بێ و چەندەها کارە ساتی تر بە دۆخ خۆیان بێنێت ئێمە کاکەمە کەس لەگەڵەوەیان نییە شار جوان نەکرێت شاری سلێمانی خۆی شارێکی جوانە بەڵام نابێشتی ستیونی گەورەی تیا بکرێ سلێمانی گرد و شاخی جوانی هەیە سلێمانی پێویستی بەوەیە سەوز کرێ سلێمانی پێویستی بەوەیە کارێز و ئاوەکانی پارێزگاری لێ بکرێ بەداخەوە یعنی ئەمە تێنەگەیشتنەکەی لە قسەکانی ئێمە ئەڵین گۆیژە و ئەزمەر دوو نیعمەتی گەورن سەرچاوی پاراوبوونی ئاوی ژێر زەوی شاری سلێمانیە کاکە سەرچاوی سەرێکی ئاوی سەرچنارە ئەمانیان زۆر بەبێ ڕەحمانە ئیشی تیاکەن باشە کاکە بابێنە سەر مۆزوعی هەواری شار ئەوەتی حکوومەت هێرمی کوردستانەیە و بە تایبەتی لە سلێمانی و ئەم زۆنە شانازی بۆکەن کە هەواری شاریان دروست کردووە کە دیارێکی گەورە بە بۆ شاری سلێمانی ئێمەش لەگەڵیان ڕاست دەکەن بەڵام کاکە بەرامبەر هەواری شار هاتون شارێکیان دروست کردووە هەمووی بە کۆنکرێت و بە چیمەنتۆ و بە جادەی قیر و بەوە ئێستا وا شوقەشی تیاگەن ئەمە بەرامبەر هەواری شار کە لەو کاتەیە کەم هەواری شارە دروستکراوە بۆ شاری سلێمانی بڕیار دراوە کە ئەو ملیۆنان تەن لە چیمەنتۆ و ئاسن و قیرە لە بەرامبەری هەواری شار دروست کرێ بەوەش ڕازی بووین ئێستا هاتون ئەو دیوی هەواری شاریشمان لێگرن جا بەڕاستی ئەمە باشە کاکەش یەک دنیا شوێنی تر هەیە بۆ لە هەواری شاردا ئەبڕێ بۆ پرۆژەیەکی ئاوە من باس لە ڕووی ژینگەکەەوە باسەکەم ئەڵێم هەواری شار 4400 دۆنمە بۆچی 1970 لێدا ئەبڕی بۆ ناچی شوێنێکی ترم بۆ ئاوادانکەیتەوە لە باشووری شاری سلێمانیە بۆ بە شوقە بەرزەکەیتەوە لەوێ بۆ کاکە کەمی تایە سە بڕۆ سەیری ڕێگەی هەواری شارکە بزانە چی لێ هاتووە گرفتەکەی ئێمە ئەوەیە ئەڵێن ئەم شتانە ئێوە هاتوون مۆڵەتان پێیاون ڕاستە مۆڵەتان پێیاون بەڵام ئێمە ئەڵێن پێچەوانی دوو یاسان کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە کە یاسای پاراستنی ژینگە و چاکردنی ژینگەیە لەگەڵ یاسای پاراستن و بەڕێبردنی ئاوە لە هەرێمی کوردستان یا ئەوە تاوەرن ئەم دوو کاکەمە قسەی ئێمە نیە خەڵکی پسپۆر قسەی تیا کردووە ئەڵێ ئەم پرۆژانی کە ئەکرێن زەرری هەیە نە قازانجی هەیە تۆ ڕەنگە قازانجی تیاابێ بۆ کۆمپانیایەک و بۆ گیرفانی چەند کەسێ بەڵام بۆ داهاتووی نەوەکان و بۆ داهاتووی ژینگە و سروش لە هەرێمی کوردستانە دڵنیابن ئێمە زەرری لەکەین نە قازانجی لێ بکەین ئەمە قسەی ئێمە نییە قسەی خەڵکانێکی پسپۆڕە لە بواری ژینگە و لە بواری پاراستنی چوزانم دارستان و هەوای پاک و ئاوی ژێرزەویە هەمویان باز لەوە ئەکەن بەڵام بەداخەوەمان نیان گوێ لەوە بگرن یەن باز لەوە ئەکەن وەڵا پرۆژەیەکی سیاحی ئەکرێ لەویا بەوەنە ملیۆن دۆلار و بەوەنە هزار یەکەی نیشتە جێبوون و وا قازانجی لێکرێ بەداخەوە ئەبینی ملیۆنان تەن چیمەنتۆ لەویادا ئەنرێن ئێستا چەندین توێژینەوە دەری خستووە ئەڵێ ئەو دروستکردنی ئەو تاوەرەستونیانە هەمووی زەرری هەیە بۆ چینەکانی ژێرزەوی قەت لەگەڵەوەیانی ئەسڵەن ئەو بەعزێ شوێن هەیە لە سلێمانیە شوێنی پارێزرایی پێڵێن من قسەکەم لەسەرەوەی ئەو شوێنە پارێزراوانە کە شاخی گۆیژەیە ئەزمەڕە ئەو شوێنە ئاوی سەرچنارە ڕێڕەوە ئاویەکانە کاکە ئەو شاخانی کە هەیە لە چواردەوری سلێمانە شوێنی پارێزراون نابێ ئەسڵەن هەر پرۆژەی مرۆیی تیا بکرێ ئیتر تۆ بە پارە ئەیکەی بە ئەرزێکی هەر مخالفە بەڕای من بە پێی زانیاریەکانی بەرنامەی بەدووادا چوون بینای کۆنی دادگای سلێمانی بەبێ ئەوەی بخرێتە زیادکردنێکی ئاشکراوە بە کۆمپانیایەکی حزبی دراوە بۆ ئەوەی بیکات بە ناوەندێکی بازرگانی و بیڕوخێنێت دەستەی داکۆکیکردن لە سروشت و مڵکی سلێمانی ڕاگەیەنراوێکیان لەسەر ئەو بابەتە بڵاو کردوتەوە تێیدا هاتووە هەموو فەرمانگە حکومیەکانی ناو ئەم باڵەخانەیە ئاگادار کراونەتەوە کە شوێنەکە چۆڵ بکەن و بە دوای خانووی کرێدا بگەڕێن ئەم باڵەخانەیە لە ئێستادا چەندین فەرمانگە و دامەزراوەی حکومی تێدایە کە کاری ڕۆژانەی سەدان هاوڵاتی ڕادەپەڕێنن لەوانە دادنووسی سلێمانی بەڕێوەبەرایەتی جێبەجێکردن بەڕێوەبەرایەتی ناکامەکان سەرپەرشتیاری دادی بنکەی پۆلیسی ونبووەکان بەڕێوەبەرایەتی ئامار و بانکی ئەزمەڕ
بەپی یاسا بەرکارەکانی هەرێم لە یاسای فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵەت لە هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بنەمای سەرەکی فرۆشتنەکە تەنها لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا مزایەدە دەبێت بۆ پاراستنی سامانی گشتی و زامنکردنی شەفافیەت. ڕێکارە سەرەکیەکانی فرۆشتن بەپێی یاسا پێکهێنانی لیژنەیەکی تایبەتمەندە لەلایەن وەزارەت یان لایەنی پەیوەندیدارەوە بۆ خەمڵاندنی نرخی مڵکەکە پێش فرۆشتنی، دواتر بڵاوکردنەوەی ئاگاداری زیادکردنی ئاشکرا لە ڕۆژنامە فەرمی و میدیاکاندا بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان و خاوەن بەرژەوەندیەکان ئاگادار بن، پاشان ئەنجامدانی زیادکردن ئەو کارەش بە ئامادەبوونی لیژنە و بەشداربووان بە شێوەیەکی ئاشکرا بەڕێوە دەچێت و دەدرێت بەو کەسەی بەرزترین نرخ پێشکەش دەکات. پێش تەواوبوونی زیادکردنەکە پێویستە ڕەزامەندی لایەنی سەرروو یان ئەنجومەنی وەزیران وەزیری پەیوەندیدار وەربگیرێت بۆ یەکلاکردنەوەی گرێبەستەکە. لە شەقامی کاک ئەحمەدی شێخم و لە نزیک بینای دادگای کۆنی سلێمانی کە سێ ناوەندی ئیداری تێدایە، بەشی جێبەجێکردنی دادگا بۆ بەشی دادنووس و بەشی سەرپەرشتیکردنی منداڵی نەبەکامەکان و بەتایبەتی ئەوانەی کە لە خوارد تەمەنی 18 ساڵیەوە، بۆ ئەوەی کە بزانم ئایا بە نووسراو یاخود بەتەبلیغ بە پەیوەندی هیچ پەیامێک گەیشتۆتە لایەنە ئیدارەکانی ئەم باڵەخانەیە لەوەی کە شوێنەکانتان جێبێڵن. سەرەتا سەردانی یەکێک لە ناوەندەکانم کرد، باسییان لەوە کرد کە ئەوان تەنها بیستویانە دەنگۆیە هیچ زانیاریەکان لەو بابەتەوە بەدەست نەگەیشتۆ، بەپێی نووسرا و تەلەفۆنیش پەیوەندیان پێوە نەکراوە. ناوەندی دووەم پیان وتم کە یانی سەرچاوەیە کە کۆبوونەوەیە کراوە لە بینای پارێزگا، لە کۆبوونەوەدا باسێک کراوە کە بابەتێکی ئاوها هەیە بۆ پیان وتراوە تەنانەت بچنە کرێوە دواتر کە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی و بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی دادوو وەزارەتی دادیش پەیامێک و نووسراوێکە دێنێ بۆ وەزارەتی دارایی بۆ ئەوەی کری مانگانەی ئەو بینایانە خەرج بکات. من لەگەڵیشیان قسەم کرد، باسییانەوە کرد بەڕاستی ئەمە بارگرانێکی زۆریان لەسەر دروستەکات، چونکە گەری هەیە بیناکە دوورتر بکرێتەوە. هەندێک لە کارمەندەکان لەم بێمەعاشی ئۆتۆمبیلیان نییە، ئۆتۆمبیلیشانە بێ بەنزین، خۆتان دەزانن کە گرانە، ئەترسین بینایەک بێت کە تێچۆکەی کوفەکەی لەسەر کارمەندەکانمان زیاتر بێ. بەمە کۆڵم نەیە کە با بڵێن بەمە ئیکتیفام نەکرد، چوومە لای بەڕێوەبەری گشتی جێبەجێکردن لە باڵەخانەکە، باسی لەوە کرد کە ئەو نە بە پەیوەندی نە بە نووسراو هیچی بەدەست نەگەیشتووە، تا ئەو کاتەشی بە شێوەیەکی فەرمی نووسراوی بەدەستەگا ئامادە نییە کە قسە بکات. وتیشی کە ئێمە هەر کاتێک بە نووسرا و وەڵامان درراوە قسەی خۆمان دەبێت. لەگەڵ بەشێک لە کارمەندانی باڵەخانەکە و بەشێک لە کاسبکارانیش قسەم کرد، باسییان لەوە کرد بە قسەی خۆیان فرۆشراوە لێبووەتەوە. ئەو بابەتە ئاگاداری وایە و تەنانەت بەشێک لە ئەو کاسبکارانەی کە لە قەراخ دیواری بینای کۆنی دادگای سلێمانیدا کار دەکەن، ئەوانیش بەڕاستی بێبژێوی دەبن بۆ ماوەیەک. بۆچی؟ لەبەر ئەوەی کە بەشێکی زۆریان ڕۆژانە لەم شەقامەدا و لەم بازاڕەدا کاسبی دەکەن. ئەگەر بێت و باڵەخانەکە تێک بدرێ و کار لە دروستکردنەوەی بینایەکی تردا بکرێ کە باڵەخانێکی بازرگانیە، بە دڵنیایەوە ئەوان بێ سەرچاوی داهاتە بن و شوێنەکەیان لەدەستەدەن کە بە دڵنیایەوە ئەمەش گرفتێکی دیکەیە لەسەر گرفتەکانی دیکە کە حکومەتی ماوە بەسەر چێرەی کوردستان بۆ هاوڵاتیانی دروست کردووە. سەرچاوەیەکی دیکە هەیە کە نافەرمیە هەر لە کارمەندان و بەشێک لە کەسانی نزیک لەم ناوەندە ئیداریانە وەرمگرتووە باس لەوە دەکەن کە حکومەت یاخود وەزارەتی دارایی و وەزارەتی داد خەرجکردنی پارەی مانگانە بۆ کری باڵەخانە و بیناکەیان ڕەت کردوێتەوە. واتە چۆن وتویانە کاکە ئەو باڵەخانە چۆن فرۆشراوە، چۆن دراوە بە کۆمپانیاک بارە و کۆمپانیا بێکری مانگانەکەتان با ئێمە بۆچی بێین؟ ئێمە کە لە بینایەکین و پارە ناین چ مەجبوریم بچینە بینایەکە و پارە بین؟ بەڵام کورتکراوەی هەموو قسەکان ئەوان دەڵێن بە شێوەیەکی فەرمی نووسراومان پێ نەگەیشتووە، بەڵام بەشێکیان باس لەوە دەکەن کە بڵێت بە شێوەی لە شێوەکان وەکو شەفەوی و بە شێوەی زارەکی پەیامەکە دراوە، بەڵام کۆی گشتی هیچ کوام لە ناوەندەکان ڕەتیان نەکردەوە، نەیان وشتی وانیە، وتیان هەبێ و نەبێ ئێمە نووسرامان بەدەست نەگەیشتووە. بە کورتەکەی خۆشیان دەزانن کە شتێکەیە بابەتەکەی جددیە، بەڵام ڕەتی ناکەنەوە بە هیچ شێوەیە، بەڵام ئۆکەیشی لەسەر نادن وەکو بەڕێوەبەری
وەکوتم جێبەجێکردنەکە کە بەڕێوەبەری گشتی بوو چوومەلای بەڵام لە سەرچاوی دیکەی ناو باڵەخانەکە بەدەستم گەیشت کە بەڵێ بە شێوەی زارەکی پیان وتراوە کە هەوڵمەند بە دوای بینایەکە بگەڕێن و لایەنی حکومیش لە هەولێرەوە ئەو بابەتی ڕەت کردێتەوە کە ئەوان ئامادە بن مانگانە 35 وەرەقە یاخود 50 وەرەقە یاخود 60 وەرەقە بە باڵەخانەیە بن یان بە بینایەک بن لە کاتێکدا ئێستا ئەوان پارە ناردن چ مەجبورن ئەو خەرجێ بێن لەسەر خۆیان ئەمەش یەکێکی دیکە بوو لە ئەم بابەتانەی کە بەنامەی بەدوادار چوون پێی باش بوو تیش بخاتسن. ئێمە وەکو دەستی داکردنە سروشت و مولکی سلێمانی ئەوەی کە گرفتمان هەیە لەگەڵ دەسەڵاتدارانی خۆجی لە سلێمانی و لە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە بەڕاستی ئێمە دوو یاسای زۆر باشمانەیە لە هەرێمی کوردستانە کە یاسای پاراستنی چاکردن و پاراستنی ژینگەیە لە ساڵی 2008ەوە دەرچووە و یاسای بەڕێوەبردن و پاراستنی ئاوە ئەوان لە ساڵی 2022 دەرچووە. ئەم دوو یاسایە یەکێکن لە هەرە یاسا هەرە باشەکان بۆ پاراستنی ژینگە بۆ پاراستنی ناوچە پارێزراوەکان ئەوە بەر لەبەر چاوتان ڕوونە لەوانەیە دیبێتان زۆر خەڵکی ئاشنای پێ ڕەنگە خەڵک ژەبێ ئاشنا نەبێ پێی ئێمە گرفتمان لەگەڵم پرۆژانەیە لەمانایە بەڕاستی و ئەمە قسەی ئێمە نییە من وەکو پارێزەرێک ئیشی من نییە لە مەوزوعی وردەکاری تەکنیکی ژینگەیە قسە بکەم و خەڵکی پسپۆر ڕێیەکەم قسانەی کردووە ڕاپۆرت هەیە راپۆرتێ ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر پارەی خۆی پارەی یاوە بە کۆمپانیای زۆر گەورەی ئەوروپی و ئیتالی بۆی بێ مەسحێکی بۆ بکە لە بینی شاخی گۆیژە و ئەزمەڕە تاوەکو ئاوی سەرچنار و ئەستێلی ئاوی سەرچنار خۆیان سەر و ملیۆن دۆلاریان ناوە ڕاستپاردەی ئەو کۆمپانیایە کە خۆیان باسییان کردووە لە ماستەر پلانە جیان کردوێتەوە لە ساڵی 2012ەوە ئاڵێ ئەم ڕێڕەوە ئەم شوێنانە نابێ کاری مرۆیی گەورەی تیا بکرێ جا تۆ بێنە بەرچاوی خۆ دەسێمە باسی هێواری شارەکەین باسی دۆڵە ڕووتەکەین باسی بناری گۆیژە ئەەکەین بەداخەوە ئەمانە هەمووی سەرچاوەیەکی زۆر بە نرخی نعمەتێکی خوایە خوایەوێتی بەم شاری سلێمانیە بەڵام بەداخەوە دەسەڵاتداران بەم شتە چوزانم بڵێم نامەنتقیانە ناسروشتیانەیەن وەڵامی خەڵگەیەنەوە ئەڵێن شاخی گۆیژە و ئەزماری چیتیانێ چۆن هیچی تیانە کاکە قسەی من نییە بڕۆ بزانێت زێدی چەنەها وەکۆڵێ زیندەوەر و گوڵ و حەشەرات هەیە کە زۆر دەگمەن لە عالەمە هین لەو شوێنە ئەژین. بەڵێ من پێم وا بێزارە یەکەم شارەوانی ئیشەکانی شەفاف نییە ئەگە شارەوانی ئیشەکانی شەفاف وایە ئەبواە ڕێگەی بە ئێوەمانان باە بە هەموو دەستگاکانی میدیا وایە هەموو چوارشەمەیەک لە کۆبوونەوەی ئەنجومەنی شارەوانیە ئامادەبوونایە چیتیە ینی شارەوانی جگە لە زەوی مەشارێت چیتیە هیچ شتێکی منیتیان نیە تا قەدەقە بکرێت ئەستان تۆ گەرەتەوێش ئەنجومەنێک و شارێکی مۆدرن دروستکەی ئەستان نەبێ ڕۆژانە داتابی بە خەڵک و ڕۆژانە کۆنگری ڕۆژنامەگەریتەوێ لەبەرەوە ئەمە ئەم داخستنەی ئیشوکاری سلێمانی بەڕاستی نەک لە سلێمانی لە هەولێر ژوای لە دۆچی وە خزمەتی شەفافێت و ئەو ئیدعاانێ ئەیکەن ناکرێت ئەمە یەکەم دووەم بۆ مەسلەی زەوی من قەناعەتم وایە حتا ئەو قانونی وەبەرهەمهێنانەی هەیەە بۆ شوێنە تیجاری و نیشتە جێبوونەکان من پێم وابێ حتا ئەوەش جێبەجێ ناکرێت و ئێستا لە هەولێر و دووە یان لە سلێمانی دەسەڵاتداری سیاسی لە ڕێگەی حکومەتەوانێ ئەوانە ئەو زەویانە ئەدەن بە وەبەرهێنانەکان و یان بۆ کۆمپانیانی کە خۆیان شەریکینتیایە کە بکرێ بە یەکەی نیشتەجێبوون من جارشکێ لێمەوە 325,000 نیشتەجێبوون هەیە زۆر زۆرە و ئەم نیسبەیە من لە شوێنی کەژوتومە کە ئێمە ڕوبەڕووی ئەوە بینەوانێ ئێمە ڕوبەڕووی ئەوە بینەوانێ ئێستا لە ڕۆژە فاباز لەوە کرێت کە ئێمە ڕوبەڕووی تعریب بووینەتەوانێ جاران تعریب لە سنوورەکانە بۆمانە هاو لە کەرکووک و ناوچە جەنابکانەوە سەر ناو شارەکانی خۆمانەوە هەڵاوڵێ کە ئیداری خۆمان بەرپسەری سەیری کەبایەک ڕاستیت پێ بڵێم تەبەن خۆی تۆ کە زەویی بە شارەوانیت هەر وەبەرهەمهێنێک کە چێت پرۆژێ تەرحەکە ئەبێ بە 13 فەرمانگا بڕوە جێگەی داخە زوروبەی ئەو فەرمانگانەی کە لە سلێمانیە بەرپرسەکانی یان یەکێتین یا گۆڕانەکانیان جێگەی داخە کاڵ بۆتەوانێ ئێستا لە بەروی لە پۆستەکە بمێننەوانێ ئەوانیش بە شێوە لە شێوەکان متعاتیفن و لەژێر بڕیاری یەکێتی دەرناچن تاکو تەلایەنتیایە کە لە ئەنجومەنی شارەوانی ڕێی مخالیفیان هەبێ و ڕێیشان هەبێ لە بەرژەوەندی خەڵکابێ ئەمە بۆ خۆی ئەزمەیەکی گەورەیە و من پێم وابێ ئەم
تەجاوزاتەی لەم دە 12 ساڵی ئاخیرە لە کۆتاییە لەسەر ئەرزی سلێمانی کراوە لەسەر ئەرزی هەولێر و دووەکراوە بە دژایی مێژووی عێراقی شتیوانە بووە لەسەر دەمی سەدامی شەشتیوانە بووە کە خەلەلە هیچ باڵانسێ نییە لە بوارەکانی نیشتەجێبوون و بازرگانی و سناعی و گەشت و گوزار و کشت و کاڵە هەرچی سەرمایهدارە کۆیان کردوەوە سەری کردوتە سەر نیشتەجێبوون کە ئەمە خەلەلێکی گەورەیە جگەلەوەی کە پێداویستی هیچی لە کرێچێتی کەم نەکردوێتوانێ و بەپێی پێداویستی خەڵک خزمەتی نەکردو. لە دوایین کاری کۆمپانیاکان بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی پرۆژەیەکی گروپی کۆمپانیاکانی قەیوان بوو کە نۆژەنکردنەوەی شەقامی شارباژێڕا بە قەباری زیاتر لە 3 ملیار دینار. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کە تەنیا ژمارەیەک میدیای دیاریکرا و بانکرابوون کۆمپانیای قەیوان ڕایگەیاند ئەمە خزمەتێکە بۆ دانیشتوانی شاری سلێمانی بەبێ ئەوەی ئاماژە بۆ ئەوە بکات کە ئەم کارە لە بەرامبەر چیدا پێشکەشی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی دەکەن. ئەمڕۆ بە ئێوەی لە ڕێگەی ئەوەی بەڕێزەوە ڕای دەگەێنین کە دووسایدی هەواری شار بۆ تونێلی پێشڕە و کە بە شەقامی شار باژێر ناسێنراوە لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە هەر ئەمڕۆ دەستکراوە بەکارکردن تێیدا ئەم ڕێگایە سەر لەبەر هەڵە گیرێتەوە و دووبارە دروست دەکرێتەوە بە شێوەیەکی ئەندازیاری و کواڵەتی بەرز و سەرەتای کارکردنیشمان وەگاگەدارن کە لە ماوەی ڕابردوودا لە شەقامی پشتەوەمان لە فولکەی کۆتایی هەواری شار بۆ بەردەم تونێلی پێشەوە ئەو ڕێگایە هەر لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە کاری نۆژەنکردنەوەی بۆ کرا کە ئەو ڕێگایە خۆتان نەزانن ڕێگایەکی سەرەکی بوو ڕێگایەکی تەواو قەرەباڵغ بوو کات و چۆی زۆری هاوڵاتیانی تێدا بوو بەتایبەت ناوچەی شار باژێر کە چەندین ناحێ و گوند و هەروە قەزایش هاتوچۆی هاوڵاتیانی لەسەر بووە. ئەم شەقامە دووسایدەش کە ئێستا ئێوەی لێن وەگەبینن لە پشتەوە ئامێرەکان کارەکەن و دەستیان پێ کردووە پشتیوان بەخوا سەر لە بەری ڕێگاکە لە سەرەتا تا کۆتایی کاری نۆژەنکردنەوەی بۆ ئەکرێت و بە شێوەیەکی زۆر کواڵەتی بەرز و بە شێوەیەکی زۆر ئەندازیاری دروست دەکرێت. ڕێگاکە شەقامێکی دووساییدە بە درێژی 4 کیلۆمەتر و نیو بەپێ ئەو مۆڵەتەی کە لەلایەن سەرۆکایەتی شارەوانی بەڕێز پێمان درراوە ماوەی کارکردن تێیدا 240 ڕۆژە بەڵام گروپی کۆمپانیەکانی قەیوان کار دەکات لەسەرەوەی کە زۆر پێش ئەو وادەیە کارەکانی ئەم شەقامە کۆتایی پێبێنێت تەواو بکرێت بەڕووی هاوڵاتیانە بکرێتەوە. تێچووی ئەم شەقامە کە نزیکەی 3 ملیار و نیوە کۆی گشتی تێچوەکەی لەسەرکی گروپی کۆمپانیەکانی قەیوانە بۆیە لەم ڕۆکە کارکردن دەستی پێ کردووە پشتیوان بەخوا بە شێوەیەکی زۆر خێرا کارەکان بەڕێوە دەچێت و تەواو دەکرێت تاوەکو جارێکی کە ئەم شەقامە بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک بە شێوەیەکی زۆر سەردەمیانە بە دیزاینێکی زۆر هەندەسی و سەردەمیانە ئەخرێتەوە خزمەتی خەڵکی. وەک ئاماژەم پێکردماوەی پرۆژەکە 240 ڕۆژە و پێشتریش ئەمە ئەوەتان بیر بخەینەوە کە ئێمە بە تەنا کارکردن لەم شەقامەیان نەبووە و خۆتان ئاگادارن کە دروستکردنی ڕێگاوبان لە ئەولەویاتی کارەکانی گروپی کۆمپانیەکانی قەیوان بووە لە چوارچێوەی ئەو کار و چالاکیانەی کە وەکو کەرتی تایبەت پێشکەش بە کەرتی گشتی کردووە لە پێناو ڕەزامەندی و خزمەتکردنی خەڵکی. ئێمە لە شاری ڕانیە شەقامێکمان دروست کردووە نێوە شەقامی دووسایدی نێوان ڕانیە سەرکەبکان و هەروەها پرۆژەی شەقامی 100 مەتری کەلار کە بە جادەی حەولی ناسراوە و هەروەها شەقامی دووسایدی ڕێگەی ئاوارەکان هەر لە ناوشاری کەلار کە شەستی و گەڕێکی ئاوارەکان بەیەکەوە دەبەستێتەوە کە لە ماوەی ڕابردوودا ئەو شەقامەش خرایە خزمەت بەرژەوەندی گشتی. بۆیە ئەم شەقامەش کارێکی تری گروپی کۆمپانیەکانی قەیوانە بێت لە چوارچێوەی ئەو بەرپرسیارەتی کە بە ئەرکی خۆی زانیوە لە چوارچێوەی خزمەتکردنی هاوڵاتیاندا. لە کۆتایی بەرنامەکەدا گەیشتی ناو ئەنجامەی سەرۆکایەتی شارەوانی پاساوی بۆم هەنگاوانە ئەوەیە کە حکوومەت داهاتێکی ئەوتۆ ناخاتە بەردەمی بۆ ئەوەی پرۆژەکان لە سلێمانی برەو پێ بدات بە ناچاری بیر لە فرۆشتن یاخود پێدانی زەویەکان دەکاتەوە. بەڵام لایەنی بەرامبەر و ڕخنەگرانیش دەڵێن ناکرێت
هەر زەویەکی نایە بوو باش کە دواتریش هەندێکیان کاریگەری نەرێنی ئەبێ لەسەر ژینگە و ئایندەی سلێمانی بەوە بەرهێنەرەکان بدرێت و لایەنە پیشەیی و میهنیەکان لە بەرچاو نەگیرێت. بەتایبەت کە لە ئێستادا بەشێکی زۆر لە پرۆژەکان لە ناوچە شاخاوەکانی سلێمانین و ئەمەش دەبێتە هۆی گۆڕینی ئاو و هەوا و ڕێڕە و ئاو و چەندین بابەتی دیکە کە کاریگەری نەرێنی جێدەێڵێت. تا بەرنامە و بەیەگەشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەستپێر دەستپادەزایە ناکات.